لەبەڕێستەوە دەست پێەکەن کاک عەباسجان فەرموو بۆ زۆر لەم کچە دەکەیت کە شوو بکات. زۆر سپاس کاکە دکتۆرژیان، وەکو من پێشتریش لەگەڵم باس کردی ئەم کێشەیە ئەوە قورس نییە ئەم گەورەی کردوە لە من. خۆ من دایکم کە شووی کردووە بە باوکم تەمەنی زۆر لەو مناڵتر بوو، هیچ کێشەیەکیشیان نیەوەتە لەخوا بەزیان من و هەموو خوشک و برایەم هەیە و هیچ مشکلێ، بەڵام ئەوەتە ئەویش دایکم نەقسەی باپیرە میشکاندووە نەی شتێک هیچ مشکلەیەکیشمان نەوە لەخوا بەزیابێ، بەڵام نازان بۆ ئەم لە من ئاواکات. کچم ئەوەڵێ هەر لە تەمەنی توە شویان کردووە و جا 41 ساڵ فەرقیان بووە وەکو ئەوەی کە ئێستا لەم حاڵەتە هەیە لەوانەیە چەند ساڵێک دایکی بچووکتر بوو بێ لە باوکە، بەس بڕوان ناکەم 41 ساڵ لە باوکە بچووکتر بوو بێت و بەختەوەری بێت. وەڵای نازانەوە من ئەو بابەتێکی ترە، بەڵام کچی منەڵێ دایکی من وای کردو سەرکەوتوو بۆ تۆ سەرکەوتوو نابی، بۆ ڕازی نابی. ڕاستە سپاس کاک دکتۆر. کاک دۆرباکومێ من با بە پیاوێک تەمەنی 59 ساڵە، ینی خۆش ئەمە قبول ناکە، من تەمەنم 18 ساڵە، زەواجکەم لەگەڵ پیاوێکە 41 ساڵ لە خۆم گەورەتر بێ. تقریبا 3 عمری تۆی هەیە بۆ ئەو 3 عمری من ئێشتا تەلەبەی پۆلی 11 ساڵێکی تر ئەچمە پۆلی 12 ئەمێ لە زانکۆ بخوێنم، بەڵام باوکم سوورە لەسەر من واز لە خوێندن بێنم. باش بۆ ناڵی خوێندنەکەی تەواوکە و دوای وێ بەشوو. کاکە دکتۆرژیان خۆ لە من باشترە زانی، ئادەی ئەوانەی کە خوێندنیان تەواو کردووە بزانە کامەیان تاعین بووە ژیانی خۆشە یا هەر بەدبەخت و قوربەسەرن. من پێم وتووە ئەڵەم ڕۆڵە گیان شوو بکە بەم پیاوە، من هەموو ئەسڵ و فەسڵی ئەزانم، ئەزانم چییە، ئەزانم لەکوێ ئەژی، ئەزانم چۆن گەورە بووە، هەموو شتێکی ئەزانم. ئەمجا کاک وعدی ئەوەی ئەومەدە کاکە دکتۆرژیان یەکسەر ئەم چی بۆکە سیارەی بۆ کڕێ، خانوویەکە بەناوەوە، ژیانی بۆ دابینەکە. کاکە دکتۆرژیان ئەم ئەگەر دانیشێت و چاوەڕێی خوێندن گەڵ خۆ ئازانەکەی تەواویەکە ئەی کە تەواوی کرد خۆ تاعین نابێت، تاعینیشە بێت چی وەرئەگرێ. کاکە دکتۆر ئەم بینیومانە خۆ ئەمان هیچی وان نەبوو ئەوانی کە تاعینە بن بە مەعاش بتوانن خانوویان بۆ دابین بێ، سیارەیان بکڕن، یعنی ژیانیان وان نییە. کاکە دکتۆر خۆ من پێم وتووە ئەڵەم ڕۆڵە گیان ئەم پیاوە زۆر محتەرەمە، یەکسەر هەموو ژیانەی بۆ دابینەکە، تۆ دوایی شوو بکەی بە دانەیە بەدبەخت و داما و هیچ نازانێت و بەخوا کاکە دکتۆر گەنجی ئەم ڕۆژە هەمووی دەست و پێسپیە. بەس شازانی چۆنە کاک عەباسجان، ینی ئەمەی تۆ ئەگەر حادث نەوی لێم وەکو مامەڵەی فرۆشتن و کڕین وایە با ئینسانەکە باز بێ. خۆ ئێمە منە و سەلامە ناناسم ئەم ناڵێ و کابرایە خراپە بە قوربان، یعنی تۆ ئێستا لە گۆشەنیگایەکە و سەیرەکەی کابرایەکی مودەبە خەلووقە چیە هەمووی لەسەر سەرمان، بەڵام کێشەکە جیاوازی تەمەنە. تەمەن 5 ساڵ نییە، 10 ساڵ نییە، 15 ساڵ نییە، 20 ساڵ نییە، 41 ساڵ بە قوربان، 41 ساڵ تەمەن. تۆ تەسەورەکەی ئەم کچە و بەختەوەر بێ با سیارەی دنیاشی هەبێ، بۆ لە تۆ وایە بەختەوەری مرۆڤ بە سیارە و بە خانووی لەسەر تاپۆ بکە. ینی منەستەکە ئەمە جۆرێکە لە مامەڵەی کڕین و فرۆشتن، ئەمە تۆ بێ بیر لە دەرەنجامی بڕیارەکانە بکەیتەوانێ. باش ئەم کچە 18 ساڵە، 10 ساڵی ترە بێ بە چەند ئەبێ بە 22 ساڵ، باشە 22 ساڵ. ئەم ئێستا 59 ساڵە، 10 ساڵی ترێ بە 69 بڵێ 11 ساڵی بە 70 ساڵ. ئەی لە کۆمەڵگای کوردی لەم کۆمەڵگای ڕۆژهەڵاتی ئاخری مرۆڤێکی 70 ساڵان کاکە لەولاوە شەکرە و لەولاوە زەخت و لەولاوە نازانم چی و نازانم. ئێ باشە ئەم ئافرەتە 28 ساڵ لەگەڵ 70 ساڵێکە، 29 ساڵ لەگەڵ 70 ساڵێکە خۆمان بێنین. ئێستا ئەمە عمەرمان 70 ساڵ بێ لەگەڵ کچێکی 29 ساڵە ئەتوانی پێداویستیەکانی ئەم کچە لە حڕەتی لاوێتیایەتی دابین بکەین. ئەی غیرە دروست نابێ، ئەی دڵمان پیس نابێ بڵێن وەڵڵی من ناتوانم هەموو ئەمانەی ئەو ئێوێ هەم لەلایەنی با بڵێن جنسیەوە، هەم لەلایەنی کۆمەڵایەتی و هەم لەلایەنی دەرونی و هەم لەلایەتی هەڵچوونیەوە ئێمە لەو تەمەنەیە نەخۆشە بین، بێتاقەتە بین، وەکو جا زوو تووڕابین، وەک خواردنەکە، یان ئێمە بێ بە کارەکەر بە قوربانە بێ بە سستەری، ینی بیری لێ بکەرەوە. ئەم قسانە قسەی من نییە، دەرەنجامی توێژینەوە زانستیەکانە. کچی منە مەسلحەتی تۆیەوێ، ئەڵێ ئەمەیە بەختەوەر بێ، ئەڵێ لە جیاتیەوەی چاوەڕێ بکە تا چەند ساڵی خوێندن تەواوەکان اینجا تەعینات نییە و ئەمە اینجا ئەگەر کوڕێکیش خۆش بێ ئەم کوڕە گیرفانی بەتاڵە و لەکوێ ئەتوانێت دوای چەند ساڵ خانووسێ. ئەم بە حسابی خۆی مەسلحەتی تۆیەوێ.